بەناوی خوای بەخشندەی میهرەبان پێغمبەر درودی خوای لەسەر بێت وەکو مرۆڤێکی ئاسایی. زۆر جار کە باسی پێغمبەر درودی خوای لەسەر بێت دەکرێت بە شێوەیەک باسی دەکرێت کە لە مرۆڤبوونی کە ئاکاری مرۆڤبوونی لێ دەسەنرێتەوە. هەندێک دەڵێن دەکرێت مرۆڤێک بەو هەموو ئاکارە گەردونیانە وجودی هەبوو بێت، هەندێکی تر دەیانەوێت وا وێنای بکەن کە ئازاری نەبینیوە و بە دەربووە لەو ناڕەحەتیانەی کە تووشی مرۆڤێکی ئاسایی دەبێت. لە ئەڵلقەی ئەمڕۆی باس و خواست دەمانەوێت بڵێین پێغمبەر درودی خوای لەسەر بێت سەرڕای ئەوەی کە مرۆڤێکی ئاسایی بووە، بەڵکو خوای گەورە فەزلی لەگەڵ کردووە و هەڵی بژاردووە و زیاتریش بەرگەی تەنگ و چەڵەمە و ئاستەنگەکانی ژیانی گرتووە. لەگەڵ میوانی ئەمڕۆمان بە ڕێز مامۆستا سەربەز جەباری بانگخواز قسە دەکەین لەسەر پێغمبەر درودی خوای لەسەر بێت وەکو مرۆڤێکی ئاسایی. لەگەڵمان بن. مامۆستا گیان زۆر بە خێربەی و سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابە، جەزاک الله. مامۆستا دەمەوێت لەم پرسیارەوە بچینە ناو بابەتەکەمان. پێغمبەر درودی خوای لەسەر بێت وەک مرۆڤێکی ئاسایی یا وەک مرۆڤێک، ئایا بەڕاست پێغمبەران سەلامی خوایان لەسەر بێت مرۆڤگەلێکی ئاسایی بوون کە هەڵبژێرراون بۆی لە لای خوای پەروەردگارەوە پەیام بگێنن بۆ مرۆڤیان پەیوەندی نێوان زەوی و ئاسمان بن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة إخوة لسرجم بسران وبلنار وسباس بو جنابي شيء. إخوة يقول القرآن كباسي بيغمبران من بودكات عليهم الصلاة والسلام يشكل تايبة من ديكاني بيغمبران كلبنا ما كان بيرو باور إسلامي أباسا كريه بيغمبران مروف بون. أو مروف بوني بيغمبرانا دەلالەت و ئاماژەی زۆر لە خۆگرێ، گرنگترین و دیارترینیان ئەوەیە کە لە لای خوای پەروەردگار مرۆڤ زۆر بەڕێزە. بۆیە زۆر شتێکی ئاساییە لە لای ئێمەی موسڵمان و شوێنکەوتەی دینی خوای پەروەردگار مرۆڤێکی گەورە هەڵکەوێ کە بتوانێت گەورەترین گۆڕانکاری لە ناو کۆمەلگایە بکە. لە لووتکەی بڵین لووتکەی خراپیە کە مامۆستا ئەبوو حەسەنی نەدەوی ئەفەرمێ لە سەدەی شەشی زاینیا کە پێغەمبەر ئێمە عەلەیهی سەڵات وسەلام خوارڕەوانەی کردووە، مرۆڤایەتی لە سەرەمەرگا بوون. هەموو ژیان لە هەموو بوارەکان لە سەرەمەرگا بووە. ژیان زۆر ناڕەحەت بوو، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو مرۆڤێک توانی گەورەترین گۆڕانکاری لە کۆمەلگایە بکات. توانی کەسانێک کە نەخوێنەوار و پێپەتی و دەشتەچی و شوانەوە بە تەعبیری ئەو زانا بەڕێزە کە وایش بووە، کەسانێک کە شوان و گاوان بوون بیان کاتە سەرداری مرۆڤایەتی، بیان کاتە کەسانێک کە کلیلی شارستانیەتیان پێوێ بۆ سەرجە مرۆڤایەتی، بیان کا بە کەسانێک کە بن بە پێشەنگ دواتر خەڵکی سوود لەوان وەرگرن لە ئەزمموی ئەوان وەرگرن. بۆی لای ئەمە زۆر شتێکی ئاساییە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مرۆڤ بێ. خوای پەروەردگار لە قورئانە وەکو چاکەیەکی خۆی بۆ مرۆڤەکان أفرمي لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم. بيقومان خواهي پروردگار چاكي زوري كردوه لقل باورداران كيشيشي لناو خويانا هالبجاردو بويان. بويا وكوتم مروفوني پیغمبر بدر لو يشتشي زور آسايا بو إيما نعمتشي خواهي پروردگاريشا چونك اگر پیغمبريك بردوام لناو خلق كيانا بويا وكو پيويس لي حالي نابون ووكو پيويسيش نيتواني قران كاري بكات. ئەوە جێی سەرسوڵمانی خەڵکی بێباوەڕ بووە بەپێی ئاەتەکانی قورئان کە ئەوان پێیان سیر بووە وقالوا ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق. يعني کافر و بێباوەڕەکان کە خوای پەروەردگار باسییانەکە ئەوان پێیان سیر بووە کە چۆن ئەبێ پێغەمبەرێک بەو عەزیمەتیە مرۆڤێک بێ و وەکو مرۆڤی ئاسایی ڕێبکا و لەناو بازار ڕابێ و بچێ و خواردنیش بخوا و بخواتەوە بڵێن خواردن و خواردنەوە. بەڵام خوای پەروەردگار فەرمی ئەوە شتێکی زۆر تەبیعیە بۆ ئێمەی موسڵمان لەگەڵ ئەوەی تەبیعیە نیعمەتێکی گەورەی خوای پەروەردگارە بۆمان. لە لایەکی تریشەوە ئێمە ئەوە بەوە تەماشاکەین کە مرۆڤ لای خوای پەروەردگار زۆر بەڕێزە، بۆیە خوای پەروەردگار مرۆڤی کردۆ بە پێغەمبەر. زۆر باشە مامۆستا،
بۆچی باز لەوە دەکرێت دایانەوێ هەندێک کەس بەویستە بێویستە دایانەوێ بسەلمێنن کە پێغەمبەر کە باسی پێغەمبەر دەکەن دایانەوێ وەکو ئەفسانە وێنایی بکەن وەکو ئەفسانە نمایشی بکەن وەکو ئەفسانە پیشانی بدەن بۆچی ئەمە؟ بەڵێ جارێ ئەوە بۆی هەیە یەکەم لە دەرەنجامی ناحاڵیبوونیانە بێ لە دەستەکانی قورئان و سونەت و هەندێک جاریش احتیمالی هەیە ئەو کەسە خۆی ئەوەندە گەورە نەبێ یا ئەوەندە هەست نەکا گەورەیەک هەبێ لە ناو مرۆڤ مرۆڤێک بتوانێت ئەو گۆڕان کارێک گەورەیە بکە لە مێژووی مرۆڤایەتیە. ئەمە احتیمالی ئەوە پاڵنەرێکی بێ هاندەرێکی بێ هاندەرێکی تری احتیمالی هەیە بوونی هەندێ بەڵگەی هەڵبەستراو بێ کە باس لەوە کە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نووری عەرشی خوای پەروەردگار دروست بووە. ئەوە لە کتێبەکانی کۆنا کۆمەڵێک فەرموودەمان هەیە احتیمالی ئێستش خەڵکێک باوەڕی بۆ بێ کە پێی وابێ محەممەد عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری ئێمەیە و خۆشەویستی ئێمەیە پێی وابێ ئەو خوای پەروەردگار لە نووری خۆی دروستی کردوبێ کە ئەمە ئەو فەرمودانە بە یەکدەنجی زانایانی فەرمودەناس ئەو فەرمودانە لاوازن هەڵبەستراون مەوضوع ئەوی باسی حەزرەتی عیساش دەکرێت کە پەناوەخوا کوڕی خوای. بەڵێ ئەوە هەر هاتنی ئەو فکرەیە یعنی زۆر جار ئەو بیرۆکە هەڵانی کە دروست بوون لە ناو موسڵمانانە بەشێکی بریتە ئەوە کە باسی ئەوە کرێت کە شرک و هاوڵدانان و خورافیات و شتی ئەفسانە شتێک کە پێچەوانەی بنەماکانی عەقیدە و بیر و باوەڕی ئێمە بێ زۆر جار بەشێکی لە نەسڕانیەت و ڕەهبانیەتی نەسڕانیەتەوە وەرگیراوە لە پاشماوەی ئاینەکانی ئەوانەوە کە دەستکاری کراوە وەرگیراوە ئەوە احتیمالی ئەوە پاڵنەرێکی بێ بەڵام ئێمە قورئان زۆر بەڕوونی خوای پەروەردگار فەرمێ قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پیان بفەرموو کە منیش مرۆڤێکم وەکو ئێوە ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەریش بکەین عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو مرۆڤێکی ئاسایی لەدایک بووە لەسکی دایکی وەکو کۆرپەیەکی ئاسایی بووە هاتە دنیاکەی وەکو کۆرپەیەکی ئاسایی بووە گەورە بوونی وەکو کۆرپەیەکی ئاسایی بووە وەکو مرۆڤ بۆیە هەرچی ناڕەحەتی مرۆڤایەتیش هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەشتوێتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باوکی خۆی نەبینیوە دایکی خۆی بە 6 ساڵی مردووە یعنی دوو جار ئەوەی کە پێوترێ بێنازی دوو جار بێناز بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کار و کاسبی کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو شتانی کە پێی بوترێ شتی ئاسایی مرۆڤ هەمووی کردووە شتە باشەکان. زۆر باشە بەڵام بەڵێ هەندێک جار لە ئەنجامی هەتا هەندێک مامۆسای بەڕێز کە قسە دەکەن ینی شێوەیەک جاری وا هەیە فەهم لای هەندێک هاوڵات لای هەندێک خەڵک لای هەندێک ئەوەی کە گوێ دەکەن دروست ببێ بۆی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەوەندە ئازاری نەچەشتووە ئەوەندە ینی جۆرێک لە گەورەیەتی پێدەدەن وای لێ دەکەن کە مرۆڤبوونی ئاسایی لێ دەسڕنەوە مرۆڤبوونی ئاسایی لێ دەستێنەوە کە وێنەیەک دەکەوێتە بەرچاوی ئینسان کە ئەو وەکو مرۆڤێکی ئاسایی پەروەردە نەبووە ینی ئازار تووشی نەبوو بەو شێوەیە بەڵام بەڕاست وەکو بەڕێزت باسی دەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو ئەم مەراحیلانی ژیان هەموو قۆناغەکانی ژیانی وەکو مرۆڤێکی ئاسایی نەبڕیوە بەڵکو دەسەڕی ئەوانەوە ینی زۆر خۆڕاگرتریش نەبووە زۆر بەرگەگرتوش نەبووە بۆ هەموو ئەو ئازارانەی کە ئازاری قورستر بوون ئازاری گەورەتر بوون کە ڕوبەڕووی بوونەوە بێگومان. دیارە ئەو پێشەوانەی قسەی پێغەمبەری خوا خۆیەتی عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا فەرموویەتی ئەشەد الناس بەلاء الأنبیاء ثم الأمثل فالأمثل ئەفەرمی ئەوەی کە زۆر تووشی بەڵاو ناڕەحەتیە بێ لەو تەمەنە کورتەی ژیانە پێغەمبەرانن دواتریش ئەوانەی کە وەکو ئەوان وابن و چاکترەکان یعنی بەپێی چاچی یوبتەلە الناس على قدر دینی ئەو على قدر ئیمانی ئینسان بە ئەندازەی دیندارەکەی خۆی تاقیکرێتەوە لای خوای پەروەردگار نەخێر ئێمە پێمان وایە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام ئازاری زۆر چەشتووە و ئەوەی کە پێی بوترێ ناڕەحەتی بۆ ژیانی مرۆڤ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەشتوێتی. شێخ شەعراوی ئەفەرمێ لە تەفسیری ئەو ئایەتەیە قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم ئەفەرمێ پێغەمبەرایەتی بە دیوە دنیایەکە هیچ بەرژەوەندێکی بۆ محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی بۆ بنەماڵەی نەبووە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جاری وا بە دوومان ئاگر لە ماڵە نەکراوەتەوە وانە ئەوە حاڵەتێکە کە هەبوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەمی ئەوەی نەبووە نان هەیە لە ماڵە یانە منداڵەکانی برسین یا برسین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دەستدانی دایک و باوک و منداڵ و خزم و خۆشەویست و هەموو ئەوانەی بینیوە هەموو ئەو ناڕەحەتیانەی چەشتووە بۆیە وەکو شێخ شەعراوی فەرموویەتی کە پلەی پێغەمبەراتی پلەیەکی زۆر گەورە بووە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات ئێمە پێمان وایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو مرۆڤێک گەورەترە عەبدوڵای کوڕی مەسعود ئەفەرمێ إن الله نظر في قلوب العباد ئەفەرمێ پێشەوەی کە خوای پەروەردگار کە تەماشای سەر زەوی کرد خوای پەروەردگار لەسەر زەوی هەموو
بێزار بوو بەو مانایی کە سەر زەوی زۆر خراپ بوو ئەی کە باسم کرد سەدەی شەشی زاینی کە خەڵک حاڵی زۆر خراپ بوو لە هەموو بوارێک لە بوارەکانی ژیان خوای پەروەردگار کە ویسوێتی پەیامی خۆی ڕەوانە بکاتە سەر زەوی عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێ خوای پەروەردگار ڕوانیوە بۆ دڵ و عەقڵی هەموو مرۆڤەکان تەماشای کردووە چاکترین و گونجاوترین دڵ کە گونجاو بێ بۆی خوای پەروەردگار پەیامی خۆی بۆ بنێرێ دڵی محەممەد المستەفا بۆ عەلەیهی السەڵات وەسەلام ئەوەی جیاوازی پێغەمبەر بۆ لەگەڵ مرۆڤەکانی ترە کە بەردەوام ڕەبتێکی لەگەڵ خوای پەروەردگارە پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ خوای پەروەردگارە هەبووە مرۆڤی تریش ئەتوانێت لەم پەیوەندیە بەهرەمەند بێ بەڵام مرۆڤی تر وەحی بۆ نایە ئەوەی کە بڵێ وەحیم بۆ دێ ئەوە دیارە ڕاستی نەکردو بەڵام بەهرەمەند بوون لەم وەحی ئاسمانیە کە مرۆڤ بەهێز دەکات وا لە مرۆڤەکە کە بتوانێت ڕوبەڕووی ناڕەحەتیەکان بێتەوە ئەمە دەرگایەکە بۆ هەموو مرۆڤێک هەر زمانێکی هەبێ هەموو مرۆڤێک لە هەر ئاسیەکا بێ ئەتوانێت پەیوەندی خۆی لەگەڵ خوای پەروەردگارە بەهێز کا بگاتە ئاستێک کە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ژیان بگوزارێنێت. زۆر باشە مامۆستا مرۆڤێک کە هەڵبژاردەیە لەلایەن خوای پەروەردگارە کە ئیش پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت لە زەمانێکدا کە ئەگەر بە قوڵایی مێژوودا بڕۆی خوارێ لە سەدەی شەشی زانی وەکو بەڕێزدا ئاماژەی پێ دەکەی مرۆڤ لەو پەڕی ناڕەحەتی لە زەلکاوی ناداتپەروەری لە نادادی کۆمەڵایەتی لە زوڵ مستەم لە شەڕی تیرە بە تیرە لە زوڵ مستەمی قەومێک لە قەومێک وڵات ناوچەیەک لە ناوچەیەکی تر ئاسانە مرۆڤێکی ئاسایی بتوانێت جارێکی تر بەو هەموو گرفتارانەی مرۆڤ هەیەی بەو هەموو گرفتارانەی کەون هەیەی جیهان هەیەی دنیا هەیەی بتوانێت سنتەری بکاتەوە. بەڵێ ئەوە ئەم کارە گرنگە کە خوای پەروەردگار سپاردوێتی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە لە قورئانە ناوی ناوە ویزر ووەضەعنا عنکە ویزرەک وزر لە تەفسیرەکان ئازانەکان دەڵێن یعنی ئەم غەم و هەمەی کە پێغەمبەر هەی بۆ عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوەی بتوانێت ڕوبەڕووی ئەم هەموو ناڕەحەتی ژیان بێتەوە بۆی بتوانێت ئەم هەموو خراپەکاری کە هەبوو ئەم هەموو گەندەڵی و فەسادی کە هەبووە لە ناو کۆمەلگایە لە هەموو بوارەکە بتوانێت ڕوبەڕووی بێتەوە بۆی خوای پەروەردگارە فەرمێ ووەضەعنا عنکە ویزرەک یعنی لێرە خوای پەروەردگار یارمەتی دەرێکی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوەی بتوانێت ئەو غەم و هەمە گەورەی کە هەی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەستگرتنی زۆرێک لە مرۆڤەکان چاکردنی دین و ژینی خەڵکی چاکسازیکردنێک لە هەموو بوارەکانی ژیانە بکە ئەمە خوای پەروەردگار ناوی ویزر بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو غەم و پەژارەی کە هەی بووە و بەو تەئیدە ئیلاهیەی بەو پاڵپشتێ خوایەی کە خوای پەروەردگار لەگەڵیا بووە بەمەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام توانیوەتی گەورەترین گۆڕانکاری بکات. بەڵام ئەوەش بزانین کە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام پێش پێغەمبەرایەتیش کە ئەوەی پێوترێت تەمەنی منداڵیوانە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە 4 ساڵیەوە خوای پەروەردگار کۆمەڵێک ئەوەی کە پێوترێ موعجیزە دواتر لە ناو خەڵکە بەڵگە و نیشانەی تایبەتی پێداوە خوای پەروەردگار بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵبوونێکی تایبەتی هەبووە لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمە بووە بەهۆی ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بتوانێت ئەو فەرمانی خوای پەروەردگار وەرگرێ و بتوانێت بیشی گەیەنێ دواتر بتوانێت گۆڕانکاری گەورەیش بکات لە مێژووی مرۆڤایەتیە. زۆر باشە مامۆستا هەر ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە منداڵیدا خوای گەورە بە ئیبتیلا تاقی دەکاتەوە بۆی کە هەتیوی دەخا بەڵێ باوکی لە دەستێنێ دواتر دایشی لە دەستێنێ دواتر کەس و کارەکانی تری ئەوانەی کە سەرپەرشتی دەکەن نزیکەکانی لە دەستێنێ ئەمە هەر بۆ خۆی هەڵگری ئەو دەلالەتە نییە کە مرۆڤیش کە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام وەکو باقی مرۆڤەکانی تر مرۆڤێکی ئاسایی بوو زیاد لە ئاسایی بوو بۆ مانای کە فشاری زیاتری لەسەر بووە و تاقیکردنەوەی زیاتری لەسەر بوو و زۆرتریش کەوتۆتە بەر بێنازی و ینی دوور بووانی لە باوەشی کەسە خۆشەویست و نزیکەکانی خۆی. بەڵێ ئێمە خۆی گەورە لە قورئانە فەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە ئەفەرمێ بێگومان بۆ ئێوەی مرۆڤ تێکڕاو بە تایبەتیش بۆ باوەڕداران دیارە کۆتایی ئاەتەکە باسی باوەڕدارەکە بۆ ئێوە هەیە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەنگی جوان ئوسوەیەکی جوان قودوەیەکی جوان لە چی بوارەکان دیاری نەکراوە ئاەتەکە یعنی لە هەموو بوارێکە مادام پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام پێشەنگ بوو بێ بۆ هەموو مسلمانێک ئەبێ کام مسلمان ناڕەحەتی بچێژێ لەم سەرزەویە تاوەکو مسلمانێک بمێنێ لە سەرزەویە ئەو ناڕەحەتیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەشتە بێتی یعنی بێ پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام هەرچی ناڕەحەتیە کە تووشی مرۆڤایەتیە بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەشتە بێتی مادام زەرەری نەبوو بێ بۆ گەیاندنی پەیامەکەی ئەوەی کە پێی بوترێ ناڕەحەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەشتوێتی ئەم ئاەتە ئەم لەقەد کان لەکم فی ڕەسوول ئاەتی 22 سورەتی ئەحزاب
لە باسی چیا هاتۆ لە باسی جەنجی خەندەقا لە باسی ئەو کە پێوترێ جەنجی ئەحزاب کە جەنجێکی زۆر ناڕەحەت بوو بۆ سەر دڵ و دەرونی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام شاری مەدینە و خەڵکی موسڵمان ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمێ وبەلەغەتی القلوب حەناجر دڵەکان گەیشتە قوڕاگەتان خوای گەورە فەرمێ ئەوەندە ناڕەحەت بوون وتظنون بالله الظنون یعنی وای لێ هاتبوو باوەڕداری ڕاستەقینە کۆمەڵێک گومانیش بەرێ کە حەقی خۆی بۆ لەو شوێنەیە کۆمەڵێک گومان بەرێ هەرچی دەسەڵاتداری بێباوەڕی ئەو سەردەما هەبووە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆبۆتەوە بەڵام خوای پەروەردگار سەری خستووە لێرەیە خوای پەروەردگار فەرمێ لەقەد کانە لەکم فی ڕەسوڵ الله ئوسوەة حەسەنە با بزانین یعنی پێشەنگی جوانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی بۆ خۆشیەکان بێجارێ بۆ ناڕەحەتی و ناسوەریەکانی ژیانە بۆی کە ئێمە وا هەڵە نەبین کە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام ناڕەحەتی نەبینیەوە بەڵکو بە پێچەوانەوە وەکوتم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەنگە بۆ هەموو مرۆڤێک و ئەبێ هەرچیەک تووشی مرۆڤایەتی بێت تووشی پێغەمبەریش ببێت عەلەیهی سەڵات وسەلام لە ناڕەحەتی و ناخۆشیەکان بەم مەرجە زەرەری نەبێ بۆ گەیاندنی پەیامەت دەکرێت بڵین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە هەر لە سەرەتاوە کە خەڵقی کردووە کە دروستی کردووە لە سەرەتاوە ینی بە ئازار پێغەمبەر عەلەیهی سەڵام ژیانی ئەو بە ئازار دەستی پێ کردووە یعنی مەش هۆکارێکە لەوانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زیاتر بەرگە دەگرێ و زیاتر نیشانەکانی پێشەنگبوونی تێدایە بێگومان ئەوەی کە لە سوورەتی ضحا خوای پەروەردگار باسەکە ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە وەجەدەکە ضاڵن فەهەدى وەجەدەکە عائیلەن فەئەغنە ئەم ناڕەحەتیانەی هەموو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر بە باشی بڕیوە یعنی پێغەمبەر ئێمە عەلەیهی سەڵات وسەلام بێباوک بووە بێباوکی ناڕەحەت و ناخۆشە بێدایک بووە ناخۆشە سەرگەردان بووە لە ڕووی هیدایەتەوە لەوەی کە بزانێت چ ڕێگەیەک بگرێتە بەر بۆی چاکسازی بکە و فەقیر و هەژار بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە خێزانێکی هەژارا بووە ئەگەر چی باپیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەوڵەمەند بووە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە قۆناغێک لە قۆناغەکانە هەژار بووە بەڵام دواتر خوای پەروەردگار دەوڵەمەندی کردووە خوای گەورە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى أوي پیغمبر عليه الصلاة والسلام كردويتي وأنجامي دا وفرميتي هموي أوي نطقي بيا كردوه هموي لدواي پیغمبرایەتی بيگومان لدواي پیغمبرایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر شتێکی وەکو دین و تو بێ ئەوە ئەبێتە وەحی بۆ ئێمە بەڵام ئەگەر شتێکشی سادەیشی کردبێ شتێکی ئاسایی ڕۆژانەی کردبێ یان وتو بێتی ئەوە بۆ خۆی ڕوونی کردوەوە فەرموویەتی ئەوە ئینەما ئەنە بەشەڕ وەکوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام داوێتی بەلای کۆمەڵێکە کە بەرووبوومەکەیان لاواز بووە فەرمێتی بۆ موتوربەی ناکەن تەلقیح بکەن زۆر باشە منیش ویستم ئەمە بڵێم ئەو نمونەی کە پەیوەندی بە تەلقیحی دارخورماوە هەبوو و ئەوی پەیوەندی بە ڕاوێژکردن هەبوو لەسەر بابەتی شوێن و مەقامی جەنگی بەدر ئەمانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە دەردەخا کە مرۆڤێکی ئاسایی بووە دوجار وەکو مرۆڤەکانی تر پێویستی بە ڕاوێژە بووە ینی ڕازیش بۆ بە دەرەنجامی ڕاوێژەکان هەندێک شت ینی پەیوەندی هەیە بە دەرەنجامی خودی تێکۆشانی بەشەر مرۆڤ دەبێت بە تێکۆشان پێی بگات نەک هەموو شتێک لەوەی کە خوای گەورە عەقڵی پێداوە دەبێت عەقڵی خۆی بەکار بخات بێگومان بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئیش و کاروبارەکانێ هاوڵانی وا فێر کردووە هەمیشە دەنگیان هەبوو بێ قسەیان هەبوو بێ بۆیە بینین لە هەندێک شوێنی زۆر حەساسە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وازی لە بۆچوونی خۆی هێناوە لە جەنگی بەدرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دێتە سەر قسەی حوبابی کوڕی منذیر ئەفەرمێ یا ڕەسوڵ الله ئەم شوێنە کە تۆ لی جێنشین بوویت و بەتەمای لێرە دانیشی ئەوەی کە ئێستا پێی ئەوترێ غورفەی عەمەلیات ئەوەی غورفەی عەمەلیات بووە ئەم سەحابە بەڕێزە فەرمووی یا ڕەسوڵ الله ئەمە شوێنێک کە خوای پەروەردگار فەرموویەتی ئەبێ لێرە بین قسەیتیان نەکەین یا بۆچوونی خۆتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بۆچوونی خۆمە فەرمووی ئەمە کارێکی باش نییە بابی گۆڕین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە قسەی کرد لە خەیبەری شەهر بە قسەی ئەو سەحابەی کردوتەوە جارێکی تر لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە قسەی ئەم سەحابەی کردووە لە جەنگی ئوحودا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی خۆش نەبوو بچێتە دەرەوەی مەدینە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەڵکە بەتەمەنەکە پێیان خۆش بوو لە ناو مەدینەیە بمێنەوە بەڵام گەنجەکان هەمویان لەگەڵەوە بوون کە بچنە دەرەوەی مەدینە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە قسەی ئەوانی کردووە دواتریش کە قورئان باسی جەنگی ئوحودمان بووە کار ڕەخنەی لەو شوورایە نەگرت یعنی قورئان نەیفەرموو ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئێوە بۆیە دووچاری ئەم شکستە بوون ئەوە بە زاهیر شکستە ئوحود دووچاری ئەم شکستە بوون لەبەری بە قسەی ئەم گەنجانت کرد ئەوە خوای پەروەردگار ڕەخنەی لە ڕاوێژەکە نەگرتووە ڕەخنەی لەوە گرت کە دوایی بە قسەی پێغەمبەریان نەکردووە عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەر سەڵات لە نەخشەکەیە کەم و کورتی هەبوو لە جێبەجێکردنەوەی کە پێغەمبەر سەڵات وسەلام فەرمووی ئەم 50 سەحابە تیر هاوێژە فەرمووی ئێوە لێرە ئەمێننەوە ئێمە هەرچیەکمان لێ هات بەباری سەرکەوتن و ژێرکەوتنە ئێوە ئێرە چۆڵ ناکەن خوای پەروەردگار ڕەخنە لەوە ئەگرێت کە لێرە هاوڵان بە قسەی پێغەمبەریان نەکردەوە بەڵام ڕەخنە لەوە ناگرێت کە ئێوە لەوێ بە قسەی پێغەمبەرتان نەکرد لە مەدینە هاتنە دەر چونکە ئەوە شوڕا بۆ ڕاوێژ بووە
ینی دەرەنجامی ڕاوێژ ئەگەر بە زەریل شابشکێتەوە بۆ مسلمانان خی پەروەردگار ڕخنەی لێ ناگرێت. یەکێکی دیکە لە کەواتە دەتوانین بڵێن یەکێک لە نیشانە گەورەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیە کە سەرڕای ئەوەی کە وحی بوو هاتووە لە لای خی پەروەردگارەوە بەڵام ڕاوێژیشی کرد لە هەموو کە زیاتر ئەبوو هورێرا فەرمێ لە هەموو کە زیاتر پرس و ڕاوێژی کردووە. بەڵێ کەواتە وەکو لە ژیانیشان ڕاوێژکردن لە ئێستای حیاتی سیاسی و لە حیاتی کۆمەڵایەتی و لە حیاتی ئابووریە ڕاوێژکردن یەکێکە لەو بنەمانەی کە مرۆڤ عقلی خۆی تێدا دەخاتە گەڕ و ئەزموندارەکان دەتوانن بەرنامەیەک دابنێن بۆ ئایندەی خۆیان بۆ ژیانی خۆیان. بەڵێ خێزانی سەرکەوت و کۆمەلگای سەرکەوت و ئەو خێزان و کۆمەلگایە کە بە ڕاوێژ و شورا ئیشەکەن تەنانەت لە خێزانێکیشە مە لە خێزانێک شاخوای پەروەردگار لە قورئانە باسی ڕاوێژمان بۆکە لە کاتی شیردانی منداڵە لە کاتی جیابوونەوەی ژنومێر لە یەکترە پێویستە پرسوڕا بکرێن ڕایەکی یەکێکیان زاڵ نەبێ بەسەر ئەویترە. بۆیە پێغەمبەر ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس زیاتر ڕاوێژی کردووە. لای ئێمە بنەمای ژیانی سیاسی چەند بنەمایە کە بنەمای سەرەکیان بریتێ لە ڕاوێژ و شوراکردن کە ئەوش بۆ خۆی چەند جۆرێکی دیارەوە باسەکەی منێ بەڵام ئەومە بەسمانە کە بڵین پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوەیە کە هەمیشە پەیوەندی لەگەڵ ئاسمان و خوایە هەبووە دەرگای وحی بۆ واڵاو کراوە بووە بەڵام پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس زیاتر ڕاوێژی بە خەڵک کردووە تەنانەت لە کاروبارە تایبەتەکانی خۆشیە. کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کێشەیەکی خێزانی هەبوو بێ ڕاوێژی بە سەحابەیە کرۆ بانگی ئەو سەحابەی کرۆ چی بکەم چۆن بکەم کە پێیەوە بە کەسێکی عاقڵە و دەزانێت چۆن مامەڵە بکات. بەڵێ زۆر باشە. مامۆستا هەندێک کەس ئاماژەیەکم پێکرد بەس دەمەوێت زۆرتر باز لەسەرەوە بکەین. هەندێک دەڵێن مرۆڤێک بە کۆمەڵی خەسڵەت کە بەڕاستی کاتێ تۆ سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەخوێنیوە ئەو هەڵس و کەوتانەی کە مرۆڤێک ئەنجامیان دەدا زۆر جار ینی مرۆڤ بۆ خۆشی دەکەوێتە قەلق کە بەڕاستی دەکرێت مرۆڤێکی ئاسایی بەم شێوە ینی لە کەوندابوونی هەبوو بێ لەسەر ئەم جیهانەبوونی هەبوو بێ مرۆڤێک هەموو ئاکارێکی جوانی ئینسانی لەو مرۆڤەدا هەبووە هەموو ئەو ئاکارە جوانانەی کە مەحبوبن کە جێگای ڕێزگرتن کە جێگای ستایشکردن کە جێگای بەختەوەرین کە جێگای قازانجن بۆ خۆی و زیاتر بۆ کۆمەلگا لە مرۆڤەدا هەبوون. ینی دەکرێت گومان دەخەنە سەرەوەی کە ناکرێت مرۆڤێک بەم شێوەیە بەم ئاکارە گەردونیە جوانانەوە لە کەوندابوونی هەبێ. ئەو جارە ئێمە وەکو باسم کرد یەکێک لە بنەماکانی بیر و باوەڕی ئیسلامی هەموو پێغەمبەران هەڵگری هەموو سیفەتێکی بەرز و کامڵ و تەواو بوون پێغەمبەران ئەوە گومانمان لەوەدا نییە. بەڵام ئایا ئێستا لەسەر زەویە مرۆڤێک نییە چەند ملیۆن دەنگێنێ بێگومان خەڵکیشە پڵی بۆ لێدا خۆشەوێ پاڵ پشتێکە خۆی بۆ داتەکوشت چەند مرۆڤمان ئێستا لەسەر زەویە کە بەو شێوازەیش نییە کەواتە ئەم مرۆڤە کە مرۆڤێکە جارێ خی پەروەردگاری لەگەڵانیە وەکو دەرگای ئاسمان. ئێستا ئێمە چەندها سەرکردە و زانا و پێشەوامان هەیە لە دنیای لە هەموو وڵاتێکە خەڵکی هەموو ئامادەن خوێنی خۆیانی بۆ بڕێژن ماڵی خۆیانی بۆ تەرخانکەن پارێزگاری لێ بکەن دەنجی بۆ بدەن پارێز هەرچی شتێک هەیە بۆی بکەن کامل لە کاتێکا مرۆڤێکە نە هەڵسوکەوتی وەکو پێغەمبەر وایە عەلەیهی سەڵات وسەلام نەخوای پەروەردگاریشی لەگەڵا باشە بۆ مرۆڤێکی ئاسایی کەوا بکرێ ئێستا لەسەر زەوی مرۆڤەکان وا بکەن بۆ پێغەمبەر ئێمە عەلەیهی سەڵات وسەلام وای نەکردبێ یا ئێمە ئێستا ئیتیجاهێک ئاراستەیە کە لەناو موسڵمانانە هەیە گومان دروستەکان بۆ فەرمودەکان پێیان وایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەم هەموو فەرمودەی نەوتووە باش ئێمە چەند نووسەرمان هەیە بە هەزاران لاپەڕەی نووسیوە مرۆڤێک جاری وایە تەمەنێکی زۆر کەمی هەیە 50 ساڵە 8-9,000 لاپەڕەی نووسیوە ئەی بۆ پێغەمبەر ئێمە عەلەیهی سەڵات وسەلام 8-9,000 حەدیسی نەفەرموو بێ یعنی زۆر سەیرە خەڵکێک قەناعەتی وایە مرۆڤێکی تر ئەتوانێ ئەو شتانە بکە ئەم شتە گرنگانە بکە بەڵام پێیوانە بێ محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وسەلام کە لە لووتکەی چاچیە بۆ لە هەموو بوارەکە بیکا لە بەرەوە وەکو ژیان شتێکی زۆر تەبیعیە. لە قورئانە خوای پەروەردگار یەک شتێکمان بۆ باسەکە باسی پێغەمبەر سولەیمان کە داوای کردووە تەخت و تاجی پاشایەکی ئافرەتێکی بۆ بێنن یەکێک لە جنۆکەکان پێی ئەڵێ پێش ئەوەی تۆ لێرە هەستی من ئەو تەخت و ئەوەت بۆ ئێنمە ئێرە تەخت و ئەوەی پاشایەتی ئەو ئافرەتە بەڵام قال الذي عنده علم من الكتاب أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك یەکێک لەوانەی کە خوێنەوار و شارەزا بووە زۆرێک لە ڕامەکارانی قورئان پێیان وایە ئەمە جنۆکە نەبووە ئەمە مرۆڤە وتوێتی أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك پێش ئەوەی چاوت بەی بەیەکان من ئەو شتت بۆ هێنم بۆی هێناوە یعنی لێرە زاناکان ئەڵێن ئەم ئاەتە بەڵگەی لەسەر ئەم ڕووداوە بەڵگەی لەسەرەوەی مرۆڤ زۆر بەتواناترە لە جنۆکە بەدەر لە توانە ئیمانی و عەقڵیەکەی و ئەوانە کە ئەوە گومانمان لە ڕووی هێز و قووەتیشەوە مرۆڤ زۆر بەهێزترە لە جنۆکەیش کە وتوێتی من ئێستا ئەو تەخت و سەرایە بۆ ئێنم پێش ئەوەی کە هەستی لەم جێ مرۆڤێک پێی ئەڵێ نا من بۆ تێنم پێش ئەوەی کە چاو بپروجێنی
کەواتە مرۆڤ زۆر بەتوانایە و ئیسلام زۆری باوەڕ بەمێ بەداخەوە جیاوازێکی زۆر گەورە لە نێوان ئاینی ئێمە و ئاینەکانی تراچی ئاینە ئاسمانە دەستکاری کراوەکان یا ئاینە دەستکردەکان لای ئێمە مرۆڤ زۆر بەتوانایە لە دینی ئێمەیان منداڵێک کە 5 ساڵ بێشتی لێ وەرەگیرێ لە شەرعە ئەو تا ئیمامی بوخاری ناونیشانێکی هەیە چی کاتێک منداڵ قسەی لێ وەرەگیرێ قسەی زانستی ئەمەمان بۆ جێڕێتەوە محمودی ڕبیعی کوڕی محمودە فەرمێ عقلت من النبي صلى الله عليه وسلم مجها في وجهي وأنا ابن 5 سنين ئەفەرمێ من بە عقل ئەم ڕووداوم لە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام وەرگرتووە جێڕدراوەتەوە ئیمامی بوخاریش کردێتە سەرباز لە کاتێکا من 5 ساڵ بووم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام گەنجی 18 ساڵی کردوتە سەرکردەی سوپایەکی زۆر گەورە کە ڕوبەڕووی ئیمپراتۆریەتی ڕۆمەکان بۆتەوە گەنجێک ئێستا ئێمە 18 ساڵێک بەجاری وایە هیچ ئیجازەیشی پێ نادەن ئەتا نەگاتە 18 ساڵ وانە بەڵام لە ئیسلامەتی وانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام گەنجێک ئەکاتە نووسەری وحی خۆی کە تەمەنی 16 ساڵ نییە زەیدی کوڕی تابێت هێشتا نەبووتە 16 ساڵ خوێنەوارێکی باش و ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام وحی پێ ئەنووسێتەوە بۆیە لە لای ئێمە مرۆڤ زۆر بەڕێزە مرۆڤ زۆر گەورەیە بەڵام بەداخەوە ئێستا مرۆڤایەتی لەبەر دوورکەوتنەمان لە ئەسڵی دینەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو ئەسڵی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵام ئەسڵی مامەڵەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لەگەڵ مرۆڤەکانە زۆر لەمانە دوورکەوتوونەتەوە و جاری وایە مرۆڤێک 30 ساڵە ئەڵێن بە کەڵکیەوە نابێتە ئەندامی پەرلەمان لە هەندێک وڵاتە ئەو زۆر هەڵەیە ئەو زۆر پێچەوانەی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام لە کاتێکە ئەو کەسانەی لە ناو سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵام دوای سەحابە تابعین لە سەردەمی عەباسیەکانە ئەوانەی کە گۆڕانکاری زۆر گەورەیان کردووە لە کۆمەلگایە خەلیفەی موسڵمانان بوون توانیویانە زۆرترین گۆڕانکاری لە ناو کۆمەلگا بکەن نەگەیشتوونەتە 30 ساڵ کەمیان هەبوو گەیشت بێتنە 30 ساڵ ئەوە هەموو ئەومان پێڵێ کە مرۆڤ توانایەکی زۆری هەیە ئەگەر ئەم توانایە وەکو پێویست تەوزیف کرێ بەڵام بەداخەوە ئێستا ئێمە بەدر نەکەر توانای مرۆڤەکان تەوزیف ناکەین ئێمە ئەوشی کە توانا و تااقەتی ئەیشی منێرین ئەوەندە دژایەتیەکەین بە هەموو شێوەیەک بۆیە من پێم وایە لەمەیە زۆر هەڵەمان کردووە یعنی یەکێک لەو هەڵانەی کە ئەوە دواتر بیرکردنەوەی هەڵی لێ دروستە بێ بۆیە کەسێک پێی سێرە کە مرۆڤێک بتوانێت ئەو هەموو گۆڕانکاریە بکات لە کاتێکەوە وەکو باسم کرد کە ئێستێشی پێوە بێ مرۆڤ هەیە توانێت گۆڕانکاری زۆر گەورە بکە ئەتوانێت سەرنجی زۆرترین خەڵک بۆ لای خۆ ڕاکێش ئێمە یاریزانێک ئێستا یاریزانمان هەیە چەند کەس چەپڵەی بۆ لێدا چەند کەس تەماشایەکە یاریزانێک بە یەک شتێک لە نزیک شێوە نبینی بەبێ ئەوەی لە نزیک شتەوە بیبینێ و بیشی ناچێت بە یەک شتێک سەرنجی زۆرترین خەڵکی بۆ لای خۆ بە یەک هەڵسوکەوتێک کە یاریکردنە ئەی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بەم هەموو هەڵسوکەوتە جوانەوە کە لە هەموو بوارێکا کامل بۆ نەتوانێت زۆرترین شوێنکەوت ئێستا پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵاتو وسەلام لەسەر زەویە لە هەموو کەس زیاتر ناوی هەیە و لە هەموو کەس زیاتری شوێنکەوتەی هەیە ویستم ئاماژە بێ بکەم ئەوەی باسی قسەکەی حەزرەتی سولەیمانت کرد کەسێک پێی دەڵێ بە حەزرەتی سولەیمان پێشەوەی چاوت بتروکێنی من دەتوانم ئەوە کە بۆت بهێنم یعنی ئەوە سەلماوە کە یعنی ئەوە سەلمێنەری ئەوە نییە کە بەردەوام مرۆڤ ئێستا تەکنەلۆژیا بۆ هەموو پێشکەوت نەگەیشتووە مرۆڤایەتی بە هەموو پێشکەوت نەگەیشتووە بەڵام هێشتا لە خەیاڵدانماندا نییە کە ینی پێشبینی چەندان پێشکەوتنی خێراتر دەکەین کە بەلامانەوە سیر دەبێت کە لە مستەقبەلدا پێی دەگەین ینی مرۆڤ توانای زۆر گەورەی هەیە و ئەوەی کە باسی گەنجت کرد ینی مامۆستا زۆرێک لە گۆڕانکاریەکان لە تەواوی کۆمەلگاکاندا خۆ گەنجەکانن دەیکەن نەوەکەوەی کە تەمەنیان بەڵێ لە قورئانیش هەر وایە گۆڕانکاری گەورە کە لە کۆمەلگاکان کرابێت گۆڕانکاری گەورە لە هەر مجتەمەعەکە گەنج کردوێتی بەزەوەی کە باسی ئەوەت کرد کە ناگونجێت تا 40 ساڵ کەسێک بێتە ئەندام پەرلەمان ناگونجێت تا کەسێک تا 40 ساڵ هەندێشتی پێ بگوتری ئەمە پەیوەست نییە بەوەی کە مرۆڤ سنێکی ڕۆژدی زۆر تەواوی هەیە لە تەمەنی 40 ساڵیدا بۆیە ئەمە گومانمان لەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام تەمەنی 40 ساڵیە بەڵێ ئەمە من وەکو پێوەرێک نەمود ئەمە لە مجتەمەعێک بۆ مجتەمەعێکی تر ئەگۆڕێ بەڵام زۆر ئیشەیە بە گەنج ئەکرێ بەڵێ زاناکان ئەڵێن ئێمە مامۆستایەکمان هەبوو لە زانکۆ مامۆستایەکی پیر ئەوی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵاتو وسەلام بەم دووشتە سەرکەوتوو بووە سوود وەرگرتن لە ئەزمموی پیرەکان بەکارهێنانی توانا و تااقەتی گەنجەکان یعنی ئێمە توانا و تااقەتی گەنجەکانمان مراندووە بە پاساوی ئەوەی ئەمانە هیچ نازانن ئەمانە گەنجن ئەمانەیەکیان نەبینی ئەمانە سەرما و گەرمان نەبینەوە زۆر هەڵەیە لەو لایشەوە ئەگەر گەنجێک پێی وابێ ئێمە تەواو ئێتر پیر بووە پێویستە تەقاعود بچێت لە ماڵەوە دانیشی ئەویش هەڵەیە ئەبێ ئەم دوانە هەردووکیان تێکەڵاو کرێن یعنی ناکرێ ئێمە لە شوێنێکە هیچ گەنجێک دەنجی نەبێ یعنی بەڕاستی زۆر هەڵەیە بۆیە من زۆر جار کە ئەبینم گەنجێک پێش 30 ساڵ پێش 25 ساڵ کە پێ گەیشتووەتە پۆستێک بە حەقی خۆی گەیشتووە زۆرم دڵ پێخۆشە ئەوە لەبەرەوەی کە دینی ئێمە ئەوێت ئاوا گەنجەکان پێ بکەن بەڵام بەداخەوە ئێستا گەنجی ئێمە ژیانی زۆر فەوتاوە بە تایبەتی بە خراپ بەکارهێنانی ئەم تەکنەلۆژیایە یعنی ئەمە زۆر مانزەرە لێ کردووە ئێستا وای لێ هاتووە مرۆڤەکان وەکو ئالەت و ئامێران لێ هاتووە
جاری وایە گەنجێک زانکۆی تەواو کردووە من زۆر جار ئەم قسەیم کردووە هەر وەک چاکوشۆنیەکی اعتیادیش نازانێ یعنی سێمە زۆر گەنجمانەیە کە زانکۆی تەواو کردو هەڵگری بڕوانامەیەکە توانە و تااقەتی ئەوەی نیە بچێت لە مەجلیسێک کادانیشە چوار قسەی جوان بکە بۆ لەبەرەوەی ئەم گەنجە ژیانی لەگەڵ ئەم ئالەت و ئامێرەیە وەکو ئەوی لێ هاتووە ئەوە بەڕاستی زۆر هەڵەیە بێ بەشێک بۆ ئەودانین مامۆستا مرۆڤەکان چوونەتە ناو مۆبایلەکانەوە نەک مۆبایل بەڵێ زۆر تەواوە بڵێ ئەوە بەڕاستی زۆر هەڵەیە چکە مرۆڤ زۆر لەوە گەورەترە بێ بە کۆیلەی ئامێرەها بە کۆیلەی هەر شتێکی تر زۆر باشە چەند بابەتەکەمان ئەوەیە بەڵام شاعیرێک لەسەر شاعیرێکی خۆمان سەبارەت بەوەی کە گەنجێک جارێک بە تەمەنێک دەڵێ دیارە ئەم قسەیەکی ئامۆژگارێکی دەکا و ئەویش وەڵامی دەداتەوە بەڵێ پێی وتم پیری چ داوە بەسەر جوانانەوە من وتم لا چۆ نەمام بێتونەی بەستی بەداری پیرەوە دەشکێنەمە بەڵێ زۆر جوانە بەڵێ ینی بێگومان ئەوەی کە باست کرد هەم ئەوەی مامۆستاکەی بەڕێستا ئاماژەی پێکرد ئەزمموی پیرەکان ئەزمموی ئەوانەی کە لە ژیانیان کردووە بەڵێ ئەزمموی ئەوان سەرمەشقە بۆوانەی کە ئێستا پێدەگەن چۆن بتوانن سوودیان لێوەربگرن و چۆن بتوانن موتوربەی کەن لەگەڵ تاقە و توانای خۆیان بۆ ئەوەی کۆمەلگا و ژیانی پێ بەرەو پێش بەرن بەڵێ مامۆستا دەمەوێت باسی لە چوارچەوەی بابەتەکەی خۆمان پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وەکو مرۆڤێکی ئاسایی پێغەمبەر هەمە عەبدێکە هەمیش ڕیسالەی خوای گەورە ڕیسالەیەکی ڕەسوولیش ینی ڕیسالەیەکی بەڵێ ڕیسالەیەکی پێدا ناردوو بۆ مرۆڤایەتی یعنی ئەم دووشتە دەمەوێت قسە لەسەر ئەم دووشتە بکەیت ئەم دووشەم کە بکەیت چۆن عەبدێک هەم عەبدە لەسەر زەوی لەگەڵ عەبدەکان و لە هەمان کاتیشدا ڕیسالەیەکی خودایی پەیامێکی خودایی وەسیتێک لە نێوان زەوی و ئاسمان ینی دەمەوێت قسە لەسەر ئەمە بکەی بەڵێ لەو شوێنانی کە کاری زۆر گرنگی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام و کارێک بڵێ ناوازەیەشی پێغەمبەر بووە خەڵاتێکی گەورەی خوایە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە پێغەمبەر بە عەبد وەصفەکە سبحان الذي أسرى بعبدي باسی ئیسرا و میعراج تایبەتە بۆ پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام تبارك الذي نزل الفرقان على عبده لەوێ خوای پەروەردگار نافەرمێ على الرسول فەرمێ لەسەر بەندەکەی بۆیە بەپێی ئەم ئاەتانە بێ جارێ ئەوەی کە ئینسان بێ بە بەندەی خوا ئەمە گەورەترین پلێ بووی یعنی هیچ عیبێک نییە کەسێک شەهادەکەی زۆر بەرز بێ و بەندایەتیش بۆ خوای پەروەردگار بکەم بەڵکو ئەوە گەورەترین فەزیلەتە بۆ ئینسان یعنی مرۆڤ شەهادەی زۆر بەرز بێ بەندەی خوای پەروەردگاریش بێ ئەوە بەڕاستی گەورەیە ئەگەر بەندەی خوانە بێ بێ بە بەندەی شتێکی تر ئەمە شتێکی فیتریە لە ئینسانە شتێکی زۆر سروشتیە هەر مرۆڤێک بەندەی خوانە بۆ بێ بە بەندەی شتێکی تر ئیتری ئابێ بە بەندەی هەوا و ئارەزوویەک و قورئانە فەرمێ ئابێ بە بەندەی ماڵ و سامان و سەروەت و سامانەکەی وەکو حەدیسە فەرمێ یا ئابێ بە بەندەی مشک و مانگا و چی و ئەوانە وەکو لە واقیعە ئەیبینن ئەمە هەر کاتێ مرۆڤ دوور کەوتەوە لە بەندایەتی کردین بۆ خوای پەروەردگار ئەم بەڵام لای ئێمە زۆر طەبیعیە کەسێک گەورەترین پەیامی هەیە زۆرترین خوێنەواریە جا پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام زۆرترین خوێنەواری هەبووە خوێنەواری بەو مانایی کە ئەمە ئەویش بەڵگەیەکی گەورەیترە لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری ئێمە نەخوێنەوار بووە بەڵام زۆر شارەزا بووە لە هەموو علمێکشا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شتێکی بە سەحابە وتووە بەڵام نەیویستووە لە ئەسڵی بابەتەکەی خۆی کە بریتە لە چەسپاندنی تەوحید و یەکتاپەرستی و دژایەتیکردنی گەندەڵی و شرک و ئەوانە نەیویستووە لە ئەسڵی ئەوە دەرچێت ئیجنا پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو علمەکانی ترا شتی پێ بۆ شتیشی زانیوە ئەوەنی ئێمە کتێبمانەیە ئەڵێ طب نەبەوی کتێبمانەیە حیاتی عسکەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو ئەوانەمانە بۆ بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ویستوێتی لەم ئەساسیاتە دەرنەچێ بۆیە ئەمە زۆر گرنگە پێغەمبەرێکی گشتگیر بووە پێغەمبەرێکی گشتگیر بێگومان و زۆر گرنگە ئێمە بە تایبەتی چینی خوێنەوار و ڕۆشنبیر زۆر هەڵەیە کەسێک ڕووناکبیر بێ و ڕەخنە لە سونەتی پێغەمبەرگەری عەلەیهی سەڵات وسەلام بۆی ئەمێ مسلمان پێمان وایە هەر کەسێک ڕووناکبیر بێ ڕەخنە لە پێغەمبەرگەری عەلەیهی سەڵات وسەلام ڕووناکبیر نییە تاریکبیرە هەر وایشە تۆ بێ ڕەخنە لە کەسێک پێی کە گەورەترین گۆڕانکاری کردووە لە کۆمەلگایە و پەیامی ئەم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام بە ئیقڕا دەستی پێکردووە ئاەتێک باسی ڕۆژوە هەزار ئاەت باسی عیلم و زانست و زانیاریە بە هەموو شێوەیەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دژایەتی جەهل و نەفامی و نەزانی کردووە و بە هەموو شێوەیەک لەگەڵ خوێندن و خوێنەواریا بووە و دەستخۆشیشی کردووە لە خوێنەوارەکان ڕێزی تایبەتیشی هەبووە بۆ خوێنەوارەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە زۆر هەڵەیە کەسێک بێ بە ناوی ڕۆشنبیرەتیەوە ڕەخنە لە پێغەمبەر بگرێ عەلەیهی سەڵات وسەلام پێدوانی مامۆستا ئەو کەسەی کە ڕەخنە لە پێغەمبەر دەگرێ عەلەیهی سەڵات وسەلام بەو عنوانەی کە ئەم زۆر دەزانێ و ئاگادارە و مطالعەی حەدیسەکانی پێغەمبەری کردو عەلەیهی سەڵات وسەلام
پێدوانی هێشتا نەگەیوە بە ئەو دیوانە شاراوەن لە لای ئەو کە پێویستە پێیان بگا بۆ بێگومان یەقین بێنێ کە ئەمەی ئەو دێڵەوان نییە بەڵێ ینی پێدوانە شارەزایی کەمە دەستی ڕانەگەیشتۆ بۆ هەموو بەڵگەکان دەستی ڕانەگەیشتۆ بە هەموو سیرە دەستی ڕانەگەیشتۆ بە هەموو لایەنەکانی حیات یان ژیانی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ ئێمە یەکێک لەو هەڵە گەورانی کە هەمانە بە تایبەتی لای چینی خوێرەوان و ڕۆشنبیرەکان دینیان لە هەڵسوکەوتی خەڵکەوە وەرگرتووە ئەمە بەڕاستی زۆر هەڵەیە یعنی زۆر هەڵەیە کەسێک بێ دینە هەڵسوکەوتی منەوە وەرگێ زۆر هەڵەیە ئێمە سەرچاوی دین وەکو خۆی خوای پەروەردگار پارێزگاری لێ کاتاوەکو کۆتا زەمان هیچ بەرنامەیە کە خوا ناردبێتی خوای پەروەردگار گرنتی ئەوەی نەداوە کە پارێزگاری لێ بکاتاوەکو کۆتا زەمان جگە لە قورئان بۆیە ئەو کەسێک کە ڕۆشنبیرە و هەتا من لە کتێبی تری شا خوێندومەتەوە یعنی پێوەری مثەقەف پێوەری ڕۆشنبیر ئەبێ لە 3 تا شارەزا بێ مێژوو یاسا ئاینی ئەو شوێنەی لێژێ هەر کەسێک بێ ڕۆشنبیر بێ لەم 3 نەزانێ ڕۆشنبیر نییە بۆیە ئەبینی زۆر جار ڕۆشنبیرەکانمان هەڵی زۆر گەوراکەن بە ناوی دینەوە جاری وایە حەدیثێکە نە حەدیث نییە جاری وایە ئاەتێکە خوێنێتەوە شعری شاعرێکەوە نییە کە ئابرا ڕۆشنبیرە شعرێکی خوێنێتەوە ئەڵێ پێغەمبەرەکەی وایە بابە ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام واینەوە ئەڵێ ئاەتی قورئانە بۆیە ناکرێت ڕۆشنبیر لە عالم و جیهانی ئیسلامیا کەسێک بێ ڕۆشنبیر بێ و ئاگای لە دەقی قورئان و سونەت و سیرەی صحیحی پێغەمبەر نەبێ چونکە ژیاننامەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام شتی زۆر ئەفسانەوانەی تێکەڵاو کراوە کە ئەسڵ و ئەساسی نییە زۆر جار ئەوەی کە لە مەولودنامەکانە ئەخوێنرێتەوە کۆمەڵێک شتەوترێ ئەوە لە دینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر ئەسڵ و ئەساسی نییە کەسێکیش کە سەرچاوی تری ئاگا لێ نەبووە لای وایە ئەمە سەرچاوی دین هەموو ئەمانێ ئەمەی وەرگرتۆ لێ بۆ بەدین بۆیە ئەو کاتە ڕەنگە بۆ چوونی زۆر سەیری هەبێ بەرامبەر بە سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا پێغەمبەر کەسی مرۆڤێکی ئاسایی بۆ کەسێکی ئاسایی بۆ تەنها بۆ بڕواداران یان بۆ تەواوی بەشەریەت ینی نموزەجێک بۆ تەواوی کۆمەلگاکانی بەشەر بۆ هەموو مرۆڤایەتی ئەو قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم لێرە بەشەڕون وەک زاناکان و توانە ئەمە ناوێکی نەناسرا و نەکیرێ دیاریش نەکراوە لە چی بوارێکا لە چی ڕوێکشەوە بۆیە بۆ هەموو لایەنەکانی ژیانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مرۆڤێک بووە بەڵام ئەوەندە جیاوازی هەیە کە وەت کوتمان ڕەبتێکی بە ئاسمانەوە بۆ پەیوەندێکی بەهێزی بە ئاسمانەوە هەبووە کە یوحا ئیلەیە ئەوەندە جیاوازی لەگەڵ مرۆڤەکانی ترا ئەگەر لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وردەبیتەوە کاتێک بنمونە لەگەڵ ئەسیرەکانی جەنگا لەگەڵ کاتێک ئەسیرەکان بەدیل دەگرێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە مامەڵەیان لەگەڵ دەکا ئیتر هەموویان ناچار دەبن جارەشی دیکە ئەمانە بێنە چوارچەوەی بازنەی ئیسلامەوە چونکە سیر دەکەن ئەمە مرۆڤێکە بەڕاستی ئاکارەکانی تەنها بۆ ئەو کەسانە نییە کە دەوروبەرنی کە هەوادارنی کە باوەڕیان پێێناوە ئاکارەکانی ئەو ئاکارە ئەو شتانن کە عەقڵی سەلیم دەیخوازێ کە ژیانی تەندروست دەیخوازێ بەڵێ لەوەیش گەورەتر بەدەر لە دیل و ئەوانە بەدەر لە ئەمەوەکو نمونە هێنا ئەوەکو نمونەیەک لەوە گەورەتر ئەوەیە کە گەورەترین نیعمەت بۆ مرۆڤ بریتێ لە نیعمەتی ئازادی حڕیەت کەسانێک لە پێش ئیسلاما کۆیلایەتیە بۆ کە ئیسلام دژایەتی کۆیلایەتیەکە نەک کۆیلایەتی دروست کردبێ کەسانێک کە کۆیلە بوون لە ماڵی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە دایک و باوکی لە شوێنێکی زۆر دوورەوە هاتوون ئەم کەسەیان دۆزیوت و تویانە لەگەڵ ئێمە یاوەرتوتی نایەمەوە لەگەڵتان یعنی ماڵی پێغەمبەر کۆیلەتی ئەمەم پێ خۆشترە لە ئازادی پێغەمبەرم زۆر پێ خۆشترە لەو شوێنەی ئێوە خۆمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەرپشتی کردووە بۆ خۆت بۆت هەیە بڕۆیتەوە بەڵام لێرە ئامادەم من کۆیلە بم لەلای ئەم موحەممەدە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ئامادەنیم لەگەڵ دایک و باوکمان بێمەوە ئەوە ئێتر شتی زۆر تایە ئەمە کە منتەهای بەڵێ قسەکردنە لەسەر ئازادی ژیانی ئازادە کەواتە ئەنی ئەوە ئەومان پێ دەڵێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مرۆڤێکە شیاوە بۆ قدوەتی تەواوی جیهان بێگومان بۆ سەر هەموو زەمین ئێمە زۆرمان پێویست بەوەیە من ئەم قسەم زۆر جار لە زۆر شوێن کردووە پێم وایە هەر کێشەیەکە لەسەر ئەم زەویە هەبێت لە مرۆڤێک لە خێزانێک لە کۆمەڵگایەک هۆکارەکەی لادانە لە سونەتێک لە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەنانەت نەخۆشکەوتنێکیش کە نەخۆشی جاری وایە خەڵاتی خوایە بۆ ئینسان هەرچی کێشەیەک لەسەر ئەم زەویە ڕۆدا هۆکارەکەی لادانە لە سونەت و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە هەمومان پێش هەمووان ئێمەی نوێژ خوێن و مسلمان و ئەهلی جومعە و جەماعەت و ئێمەی ئەوەی کە پێمانەوترێ خەڵکی دیندار و ئەوانە زۆرمان پێویست بەوەیە خوێندنەوەیەکی زۆر وردکەین بۆ ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی من لە هەموو مانجێکی مەولوداوتمە ئەم پرۆژەیەمان هەبێ باشترە لەوەی بیر لەوە بکەینەوە ئاهەنگ و چی و ئەوانە ئەگەرچی ئەوە قسەی خۆی هەیە ئەم پرۆژەیەمان هەبێ ئێمە بین لە مانجی مەولودا کتێبێک لەسەر ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بخوێنینەوە بە کتێبێکی ڕاست و دروست ئەوەی کە پێوترێ سیرەی صحیحەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆرمان پێویست بەوەیە دواتر ئەو بەڕێزانەی تر کە ڕۆشنبیرن و پابەند نین بە دینی ئیسلامەوە زۆر پێویستە ئاگایان لە ژیان نامی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام
ئێستا ئەزانی بەپێی ئەخیر ڕاپرسی کە من لەم ڕۆژانەیە بەردەستم کەوت کە زانکۆی جۆرج واشنتن کردوێتی لە ئەمریکا زۆرترین ئاکاری جوانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ مرۆڤەکان لەگەڵ یەکترا لە ئاستی یەکەمان نیوزیلەندایە دواتر یابان و ئەو وڵاتانەی تر یعنی مامەڵەی جوانیان لەگەڵ یەکترە هەموو ئەو سونەتانی پێغەمبەر عەلەیهی سەڵام یعنی بەدی و ئەخلاقیەکەیە نەک بەدی و عیبادەتێکەیە لە یابان ئێستا وانەیە کە خوێنەرەیە لە پۆلی یەکی سەرەتایی تاوەکو هەشتی ئێمە خۆمان پێڵین بنەڕەتی وانەیەک بەناوی الطریق إلى الأخلاق ئەخوێنن بە قوتابەکانە نەڵێن هەرچی ڕەوشتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بەوانە لە یابان بە مناڵەکانە وترێتەوە لە پۆلی 1 بۆ 8 لە یابان خستن نییە دەرنەچوون نییە هیچ مناڵێک نییە چونکە ئامانجی سەرەکیان چەسپاندنی ئەخلاقێکی جوانە لە لای ئەم منداڵە بۆی ئەم منداڵە ببێ پێش فێرکردن پەروەردەکەیە لەو راپۆرتەیە ئەڵێ سعودیە مرتبەی 130 هەیە طبعا ئەو راپۆرتە هەر کەسێک کرد بێتی بەڵام ئێمە ئەڵێ لە هەرسوکە و لەگەڵ یەکترا ئێمەی موسڵمان ئێستا چەند دوورین لەو جوانانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مرۆڤ بووە کە ئەو تەوەری بابەتەکەی ئێمەی مرۆڤ ئەتوانین زۆر بەهرەمەند بین لە ڕەوش و ئاکارەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و ئەتوانین وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بژین وەشتە ئاسایەکانی ڕۆژانەیشمان من ڕۆژێک لە شوێنێک داوەت بووم پێش ناخواردن دەسم شۆری وتم سنەتە دەسێ بشۆی کابرایش پێی سیر بوو یعنی چۆن شتی وایش وتم بەڵێ ئەمە من وەکو سنەتەی کەم هەردووکمان دەستمان شۆری بەس ئەو دەستشۆرینەکەی نەیزانی سنەتە کە تۆ دەستە شۆی نیەتی سنەتەکەی دەخێرت بۆ نووسێ هەم پاشەکەی و هەم هەم عیبادەتەکەیش ئەکەم یعنی مەبەستم ئەوەیە بڵێم هەرچی هەڵسوکەوتی مرۆڤ هەیە لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر بە جوانی بۆی دیاری کراوە چی بکا و چۆن بکە بەڵام ئێمە بۆ خۆمان لێی دوورین ئەوە خەتاکە لە ئێمەوەیە جنا خەتایەکە نە لە کەسایەتێکەوە هەیە و نە لە سەرچاوەکانەوەی زۆر باشە مامۆستا دەمێت لەو ماوەی بەدەستمانەوە ماوە قسە لەسەر ئەو بکەین پێدوانیە کە ئێمە قورئانی پیرۆز و سونەتەکانی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام فەرامۆش کردووە زۆر بەمان هەڵبەت ناڵم کەمێکی بخبەوی زۆر کەم بەڵام زۆرینەی مجتەماع لە ئومەتی ئیسلامی لە هەموو هەر شوێنێک موسڵمان هەبێ زۆرینە بە تەقلید بە شوێن کەوتەی دایک و باوک بە ئاکاری خەڵکەکان دینیان وەرگرتووە تەقلیدین جگەلەوەی کە مسلمانێکی زانستی بن مسلمانێک بن لەسەر بەیینە مسلمان بن مسلمانێک بن بەرچاوڕۆشن بن سەیری قدوە باشەکانی پێشخۆیان بکەن بخوێنەوە ئاگادار بن تەفکیر بکەن پێدوانیە کە زۆر تەقلیدین بێگومان محەممەد خود بە فەرمێ مسلمانان کاتێ سەرکەوتووە بن لەگەڵ چاچی دینداریان عنی لەگەڵ ئیخلاسەکەیانە بەسیرەتیان هەبێ ئێستا ئێمە بەسیرەتمان لەدە بەسیرەت یعنی وریایی یعنی بە ئاگابوون هەنگاوەکانەوە یعنی بە ئاگابوون دینداری بکە یعنی زانستی ئەوەی کە جەناب دەفەرمی بەڵێ بێگومان ئێمە زۆر جار ئەو کەسانیشی کە ئەڵێن تەقلید حرامە زۆر جار خۆیان لە لووتکەی تەقلید و لاساییکردنەوەیە یعنی زۆر جار خەڵکێک ئەڵێ تەقلید جایز نییە تەقلیدیش کەسێ بکەین تەماشاکەی خۆی تەقلید دەکات لە کۆمەڵگایە ئەگەر چی تەقلیدکردن لە شتی باشاش کارێکی دروستە بەڵام لە دینی ئێمە بە تایبەتی لە دینداریە بە شێوەیەکی گشتی ئینسانە بێ تەماشای بەڵگە و دلیل و لایەنە زانستیەکەی بکانەوەک بە تەقلید و ئەوانە دین وەرگێ بۆ خەڵکی خوێنەوار واجبە بۆ خۆی بگەڕێتەوە بە دلیل و بەڵگەکان بەڵام خەڵکێک کە خوێنەواری نییە خی پەروەردگار ئەو توانای پێنەداوە ئەو کەسە تەقلیدەکە ئەویش تەقلیدی کەسێکی خوێنەوار کە متمانەی بە زانست و بە دینەکەی هەیە بەڵام ئێمە هەڵەمان لەوەیە کە بەڵێ وەکو جەناب تەفەرمی زۆر جار ئێمە وەرگرتنی دینمان لە شخصەکانەوە زۆر جاریش لە شخصانە خوێنەوارەکانەوە کە ئەو بەڕاستی زەرەری لێکەین بۆ لە مجتەمەعی ئێمە بەم شێوەیە بابەتەکە دەڕوە یعنی ئەو نییە بڵێ جیلێک هات و ڕۆیشت و ئەم بابەتە لە تەقلیدیەوە گواسترایە بۆی کە مرۆڤەکان خۆیان هەوڵ بدەن بۆچی ئەمە بەردەوام تەراکم دەبێت بەردەوام زیاد دەکا هەر تەقلیدی ئاین وەردەگرین منداڵەکەی من لە منەوە وەری دەگرێت خۆ زۆرێک لە ئاکار و ڕۆژتەکانی منش ئاکار و ڕۆشتی دیندارانە نین ئاکار و ڕۆشتی جاری وایل پەیوەندی بە حەزەوەیە جاری وا پەیوەندی بە ماندووبوونمەیە زۆر جار پەیوەندی بە هەندەری نەفسیەوە هەیە پاڵنەری نەفسیەوە هەیە بۆچی ئێمە ئەم مجتەمەعی ئێمە هەروە دەڕوایانی زاناکانمان ینی بێتوانە زاناکانمان بێ هەوڵن زاناکانمان جوهدیان کەمە مجتەمەعاتەکان بۆ ئەوان لێدی ئەگەر ئەم مجتەمەعاتانە بەردەوام ئەم بابەتە ئاوا بڕۆ بەڕاستی ئەمە ئافات و بەڵایەکی زۆر گەورە نییە کە لە ئایندەدا هەمومان ینی زیانەکەی بەر هەمومان دەکەوێت بەبێ جیاوازی طبعا ئەمە هۆکاری زۆرە هۆی بۆچی مسلمانان لە زانست و زانیاری دابڕان وەکو پێویست ئەمە دیارە هۆکاری زۆرن لە کاتێکدا دینەکەمان یەکەم شتی گرنجدانە بەبێ گومان بەڵێ
بەدەر لەوەیش یعنی فەرزە لەسەر هەموو مسلمانێکی عاقڵ و باڵغ فەرزە لەسەری هەر کردارێکە ئیکە هەر گفتارێکە ئیڵێ واجبە علمی پێی هەبێ ئەم جار بیکاو بیڵێ ئەمە ئێمە لە صحیحی بوخاری بابێکمانێ باب وجوب العلم قبل القول والعمل لە دینی ئێمە وامان پێ ودراوە پێشەوەی من ئێستا ئەم قسانە بکەم ئەبێ بۆ خۆم علم و زانست و زانیانی پێوێ نەک تەقلید بکەم پێش ئەوەی هەر کار و کردەوەی بکەم ئەبێ زانست و زانیاریم پێ هەبێ ئەم جار ئەو کار و کردەوەی بکەم یعنی کەسێک کە نوێژەکە ئەبێ بزانێ بۆچی نوێژەکە چۆن نوێژ ئەکات خی پەروەردگار بۆچی نوێژی فەرز کردووە ئیلا ئاخری شتی تریش کەسێک لە بازار کاسبی و کڕن و فرۆشتنەکە هەر شتێکی تر کە خی پەروەردگار لە قورئانە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لە سونەتا بۆی مەڕۆن کردوێتەوە واجبە هەموو کەسێکی عاقڵ و ژیر زانست و زانیاری پێ هەبێ یا ڕاستەوخۆ خۆی وەرێگرێ ئەگەر ئاسی زانستی بەرز بێ یا ئەوە تا پرسیارەکە یا وەرێگرێ بەڵام ئەوە ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە ئاستی زانستی لە کۆمەلگای مسلمانان ئەو بێنمە سەر دەمێ وەڵامی پرسیارەکەم ینی بۆچی وتت ڕێگاکان زۆر هۆکارەکان زۆرن کە لەسەر تەقلیدین ینی بۆچی ینی هەر لەسەر تەقلید دەڕۆین ینی پەیوەندی بە خودی زاناکانمانەوە پەیوەندی بە دەوڵەتەکانمانەوە بەشێکی پەیوەندی بە زاناکانەوە هەیە بەشێکی تر کە بەشی گەورەی ئەم بابەتە دوورکەوتنەوەی مسلمانان لە دینیان بەشی گەورەی نەمانی دەوڵەت و خلافەتی مسلمانان بووە چونکە پێشتر تاوەکو کۆتایی دەوڵەتی عوسمانیش کە لە 1924 بەڕسمی ڕووخاوە پێشتریش کە دەوڵەتی عوسمانی زۆر لاواز بووە لە کۆتایی تەمەنیا بەو لاوازیشەوە زانست و زانیاری زۆر بربڵاو بوون خەڵکی ئاستی ڕۆشنبیری زۆر بەهێز بووە من جاران کە ئەو فەرمودانەمە خوێندەوە ئەیانوت لە آخر زمانە خەڵک زانست و زانیاری کەمە بێ پێم سەیر بوو یعنی چۆن ئێستا ئەو مۆبایلە هەرچی شتێک هەیە تێوەتیدا خەز نەکەی بەڵام تەماشاکەی ئاستی خوێنەواری ئەم خەڵکە زۆر لاوازە ئێمە چەند مۆزەفمان هەیە ئێستا زۆربیان ئەوانە خانەنشین کراون تاوەکو شەشی سەرەتایان خوێندووە و باشترین کاریان کرد لە فەرمانگەکان حکوومیەکانە تاوەکو ئێستاش خەبیرن ئێستاش خەبیر مەگەرچی پرس بەوام بکەی چەندێکشمان هەیە ماستەریان هەیە و ئەو کاری ئەوانی پێ ناکرێ جانە ئامانای وایە ئەمە هۆکارێکیان وەکاری سەرەکی دەوڵەتە بۆیە علی شریعەتی ئەوە قسەیە جوانەکە ئەڵێ خوێنەوارەکان لە وڵاتی ئێمەیە زۆر بێناز و ڕەنجەڕۆن بوو ئاسان ئەڵێ مامۆستاکان ئەڵێ چکە لە وڵاتی ئێمە تاغوت و زاڵم حکومەکە تاغوت و زاڵم هیچ کاتی حەزی لە خوێنەواری ڕۆشنبیری نییە یعنی هۆکارێکی سەرەکی ئەمەیە کە ئێمە ئەو دەسەڵاتی حکومەکە حەزی بە خوێنەواری نییە چەند مانگە لە وڵاتی ئێمە بڵین بە تایبەتی لەم دەڤەرەیە دەرگاکانی قوتابخانە نەکراوەتەوە زۆر بێ باکشە و حکومەتە لێی لە کاتێکا من ئەڵێم ئێستا من و تۆ لە ماڵە گردوو مناڵمانە بێت چوار جا هەسن هەر چواریان بێن بەرەو ڕوومان بڵێن دایە باوە شتێکمانێ ناچار بە قسەیەکەی باشە ئەم خەڵکەیان هەر حیسابی مناڵێکشی بۆ نەکرێ ئەم هەموو خەڵکە ڕژاونەتە سەر جادە با وەڵامیان بەمەوە بە تایبەتی مەسەلەی خوێندن و تەربیە زۆر گرنگە بۆ ئەوە ئەوترێ مستەقبەل و ئایندەی کۆمەڵگەی لەسەر بەندە ئەوە ئەڵێ بڕبڕی پشتی ژیان خوێندن و خوێنەواری کەچی ئاوا بێباکن بێباکەیان لەبەر چییە لەبەرەوەی کە دەسەڵاتەکەی ئەو حەزی بەوەیە ئەجی ناگەر دەسەڵاتێکی دادوەری بووە ئاوهای ناکرد ئیبن القەیمە فەرمێ قسەی کۆتایی ئەو پرسیارم بێ ئەفەرمێ بنەمای سەعادەت و بەختەوەری بۆ هەموو مرۆڤەکان بۆ کۆمەلگا دووشتە علم و عەدل سە لە وڵاتی ئێمە ئەم دوانە هیچیان نییە ئاستی زانستێکە ئەوەیە کە ئەیبینین عەدالەتەکەیش ئەوەیە کە ئەیبینین خەڵکێک چۆن ئەژێ و خەڵکێکی تریش چۆن ئەژێ ئەوە بەڕاستی هەر کۆمەلگای ئەو دووشتەی تیانە بوو لاوازە با موسڵمانیش بن با جومع و جەماعەت پڕ بێ بەڵام لە ئەوروپا بۆ ژیان کابراڵێ لە ئەوروپا ژیان بەم شێوازەنێت کە دیارە باسی لایەنێکی ژیانەکەین مەرجنیە لە هەموو لایەنێک ئەوان لە پێش ئێمەوە بن ئەی بۆ لە ئەوروپا لە پێشەوەن وڵاتان چونکە ئەوان گرنگی بەم دووشتە ئەدەن علم و عەدل تورکیا لەم ساڵانی دواییدا زۆر پێشکەوت هۆکارەکەی ئەوەی کە بودجەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوە زانکۆییەکان 14 قات زیادی کردووە لە چاو ینی ئەو بودجەی کە بۆ وەزارەتی بەرگریە کەواتە باشترین بەرگری لە خۆت باشترین بۆ گەنجەکانت بۆ وڵاتەکەت لە ڕووی علمەوە خەڵکەکەت ئەو بە خۆی قازانجی لەکە چکە خەڵکیش ناتوانێت فێڵە لێ بکە بێگومان باشترین ئەوەش بۆ ئێمە ئێستا مجتەمع و کۆمەلگایەچین کە زۆرترین گرفتمان هەیە کە زۆرترین گرفت هەر لە سیاسی لە ئابووری لە کۆمەڵایەتی کە حتا لەناو خودی خێزانەکاندا گرفتی گەورە هەیە باشترین شت پێم وایە گەڕانەوەیە کە بۆ سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام کە حەل و چارەسەری هەموو گرفتەکانی مرۆڤایەتی تێدایە زۆر بە ئاسانی دەتوانێت چارەسەریکە بەڵام داخەکەمی تر زۆری نەمان دوورکەوتوینەوە بێگومان خی گەورەمان جێڕێتەوە ئینشاءالله سوپاس بۆ تۆ مامۆستا سەربەست جەباری بانکخواز کە ئەمڕۆ لە تەوەرەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وەکو مرۆڤێکی
ئاسایی لە بەرنامەی باسوخواست میوانمان بووی. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ جەناب و بۆ بیسەرانم. بینەرانی عزیز و خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەری ئێمە بوون. بە هیوای ئەوەی توانی بێتمان سوودێک بە ئێوەی خۆشەویست گەێنین. خواتان لەگەڵ.